بەڵگەنامە نهێنیەکانی بەریتانیا نهێنی نوێ لەبارەی هێرشی عێراق بۆ سەر کوێیت و گەردەلوولی بیابان ئاشکرا دەکەن. ئەمریکا پێشبینی کردووە ئیسرائیل چەکی ئەتۆمی دژی عێراق بەکاربهێنێت. چۆن ئەمریکا و بەریتانیا ئیسرائیلیان ڕازی کرد وەڵامی عێراق نەداتەوە. Of all Iraqi forces from Kuwait. Second, Kuwait's legitimate government must be restored to replace the puppet regime. ئەمریکا پێشبینی کردووە ئیسرائیل لە کاتی هێرشی سەدام حوسێن بۆ سەر کوێیت چەکی ئەتۆمی دژی عێراق بەکاربهێنێت بۆ ڕزگارکردنی ئەو وڵاتە لە داگیرکاری و وەڵامدانەوەی هێرشە موشکیەکانی سەروڵاتەکەی، ئەوەش بەپێی بەڵگەنامە نهێنیەکانی بەریتانیا. لە 2 ئابی 1990 سوپای عێراق کوێیتی داگیر کرد. دوای ئەوەی عێراق ڕەتی کردەوە بکشێتەوە، ئاوپەیمانیەک بە سەرۆکایەتی ئەمریکا ئۆپراسیۆنی گەردەلوولی بیابانی دەست پێ کرد بۆ دەرکردنی عێراق. چەندین وڵاتی عەرەبی لەوانە میسر، سعودیە و سووریا پەیوەندیان بۆ هاوپەیمانەتیەوە کرد. لە وەڵامی هەڵمەتی ئاسمانی هاوپەیمانان عێراق هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل و هێزەکانی هاوپەیمانان لە سعودیا. بەپێی بەڵگەنامەکانی نووسینگەی کابینەی ئەو کاتی بەریتانیا 2 هەفتە دوای دەستپێکردنی شەڕەکە، هەواڵگری ئەمریکا هەڵسەنگاندنی بۆ ئەوە کردووە کە پێدەچێت عێراق چەکی کیمیایی بەکاربهێنێت دژی سعودیە و ئیسرائیل. دان کویل جێگری سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بە جۆن مەیجەر سەرۆک وەزیرانی ئەو کاتەی بەریتانیای ڕاگەیاندووە راپۆرتە ئەمریکیەکان بە دڵنیایی دەزانن کە عێراق چەکی کیمیایی بەکاردێنێت و ئەمریکا و هاوپەیمانەکانی وەڵامێکی سەختی عێراق بدەنەوە. لە میانەی کۆبوونەوەکەیان لە لەندەن هەردوو سەرکردە هەڵوێستی ئیسرائیلیشان تاوتوێ کرد. لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا ئیسرائیل بەردەوام دەبێت لەدان بەخۆداگرتندا، مەیجەر پێشبینی کرد لە کۆتاییدا ئیسرائیل تۆڵەی خۆی بکاتەوە. کویل هاوڕابوو لەو بارەیەوە، بەڵام هۆشداریدا لە کێشەیەکی ڕاستەقینە ئەگەر سەدام حوسێن چەکی کیمیایی دژی ئیسرائیل بەکاربێنێت و وتی لە خراپترین حاڵەتدا و ئەگەر هەزاران قوربانی هەبێت وەڵامی ئیسرائیل ڕەنگە ئەتۆمی بێت. نیگەرانی زیاتر لەلایەن حوسنی موبارەک سەرۆکی میسرەوە پەرەی پێدرا و هۆشداریدا بە مەیجەر کە سەدام ڕەنگە پەنا بۆ چەکی کیمیایی ببات کاتێک هیچ ڕێگەیەکی دەربازبوونی نامێنێت. ئامۆژگاری هاوپەیمانیەکەی کرد کە هەموو ڕێوشوێنێکی پێویستی خۆپارێزی بگرنەبەر. لەو کاتەدا بەریتانیا دڵنیا نەبوو کە ئایا عێراق توانای هێرشی چەکی کیمیایی دوورمەودەی هەیە یان نا. مەیجەر بە پاشای سعودی وتووە ئەگەر عێراق ئەو توانایی هەبوایە جێگەی سەرسوڕمانە کە هێشتا بەکاری نهێناوە. هێشتا پێوا بوو عێراق دەتوانێت ئەو جۆرە چەکانە لە مەودای کورددا بەکاربهێنێت. لای خۆیەوە ئیسرائیل پێداگری لە سەرمافی تۆڵەسەندنەوەی لە هێرشە موشکەکان کردەوە و بە ئەمریکای ڕاگەیاندووە زۆر قورسە لە دۆخی دانبەخۆگرتندا بمێنمەوە. بەو پێی هێرشەکانی عێراق زیانێکی بەرفراوانی پێگەیاندون. Are arriving today to take up defensive positions in Saudi Arabia. I took this action to assist the Saudi Arabian government in. دواتر لە پەیوەندێکی تەلەفۆنیدا مەیجەر پرسیاری لە بوش کرد کە ئایا ئیسرائیلیەکان جددین لە تۆڵەسەندنەوە یان نا. بوش لە وەڵامدا وتی کە پێی وایە کە ئیسرائیل بەڕاستی بە دوای پشتیوانی دارایی زیادەی بەرچاوی ئەمریکا دەگەڕێت. هەروەها بەڵگەنامەکانی بەریتانیا ئاشکرای دەکەن کە گروپە لۆبیگەرەکانی لایەنگری ئیسرائیل فشاریان خستوتە سەر ئەمریکا و ئەوروپا بۆ ئەوەی ئیسرائیل وەک دەوڵەتێکی هێڵی پێشەوە لە قەیرانی کەنداودا پرۆڵێم بکەن تا شایستەی هاوکاری دارایی زیاتر بن. جەیمس بیکەر وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا ستایشی دانبەخۆداگرتنی ئیسرائیلی کرد. ناوبراو بە وەزیری دەرەوەی ئەو کاتەی بەریتانیا ڕایگەیاندووە پشتیوانی لار هەوڵێک دەکەن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئیسرائیل وەک دەوڵەتێکی هێڵی پێشەوە. سەرەڕای ئەم هەوڵانە هەڵسەنگاندنە سەربازی و هەواڵگریەکانی ئەمریکا و بەریتانیا گەیشتە ئەو ئەنجامەی کە ئیسرائیل بە باشی پارێزراوە. بەریتانیەکان پێیان وابوو ئەم دۆخە یارمەتی ئەمریکا دەدات ئیسرائیل ڕازی بکات ئۆپراسیۆنە سەربازیەکان بۆ هاوپەیمانیەکە جێبهێڵێت. دوای ماوەیەکی کەم پنتاگۆن هەڕەشەی هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل کەم کردەوە و بەریتانیا دڵنیای کردەوە کە 94 موشک هاوێژی پاتریۆت لە سەرتاسەری ئیسرائیلدا جێگیر